کێشەی زەویزاری جوتیاران هەربوونی ماوە لە سنووری سەرگەڕان، بەڵام فراکسیۆن یەکێتی لە نێو ئەنجومەی نوێنەرانی عێراق قەوڵی جددی داوە بۆ چارەسەرکردنی کێشەکان، لەگەڵ ئەوەی کە ئەوان ڕایانگەیاند کە کێشەی ئەو گوندنشینانە و کوردەکان لە سنووری سەرگەڕان و چەند ناوچەیەکی دیکە چارەسەرکراوش هەوڵی چارەسەرکردنی زیاتریشی بۆ دەدەن. من لەسەرم بابەتە میوانێکم دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم دەکەم کە بەڕێز ڕەمەزان عوسمانە کە بەڕێزیان لە پرسراوی کۆمیتەی سەرگەڕانن، هەر ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانی من دەبێت. کاک ڕەمەزان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بزانم کێشەی جوتیارانی سەرگەڕان بوونی ماوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان، سڵاتان لێبێ، سڵاو لە بینەران. ئەو لە دوای ساڵی 2017 بەدواوە عەرەبی هاوردەکان بە هەمان شێوەی جاران ویستیان گوندەکانمان داگیر بکەنەوە و زەویزارەکانمان بە ئەمان شێوەی کە کاتی بەعەز چۆن داگیرکرا بۆ شێوەیە داگیری بکەنەوە. بەڵام خۆشبەختانە پیادەی یەکێتی سەرکردایەتی و قیادەی یەکێتی لەگەڵ ئەندام پەرلەمانەکانمان توانیان تا ڕادەیە گشتەکانمان بۆ شوێ بکەین، بەڵام چارەسەری کێشەکانمان وەختیە ئەوە نەبێت بە یەکجارێکی بێت. هەموو لەسەر هەڵەداتەوە، هەموو کات ئێمە شەڕەکانمان لەگەڵ عەرەبی هاوردەکان چارەسەرەکان خۆی لە چیدا بینیوەتەوە تا ئێستا کاک ڕەمەزان؟ بەڵێ ئەو چارەسەرانی کە کراوە لەلایەن جنابە باسی لێوە کرد لەلایەن سەرکردەکان و هەروە فراکسیۆن یەکێتیەوە، ئەو چارەسەرانی چی بوون کە بۆ جوتیارانی ئەو ناوچەیە کراون تا ئێستا؟ بەڵێنی چی دراوە؟ بەڵێ ئێمە چەندین جار ئەوان هاتوون بۆ داگیرکردنی زەویەکانمان، چەندین جار هاتوون بە نووسراوی مەحکەمە بە کتابی محافزی کەرکووک هاتوون بۆ داگیرکردن و بۆ وەرگرتنەوەی ئەو زەویانە کە ئێمە خاوەنی ئەو زەویانەی تاپۆمان هەیە، هەموو خەڵکی ئەوێن باپیرانمان لێ ژیاون کاتی بەعەز کە خەڵکانە دەرگەن. بەڵام کە دوای ئەوەی پەرلەمانتارانی یەکێتی و سەرکردایەتی یەکێتی هەڵساون بەوەی کە لەگەڵ هێزی سوپای عێراقە و لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق ئەو کێشانە چارەسەر بکرێ، بەڵام بەداخەوە لایەنەکانی کە لەگەڵمان نەبوونە بۆ چارەسەرکردنی کێشەکان، ئەگەر ئەوان لەگەڵمان بایان لە بەغا یەکدەنگ بین چارەسەری یەکجارێکی بۆ کرێ. بەڵام چارەسەرەکانی ئێستا لەبەرەوەی هەموو لایەنەکە کوردیەکان لەگەڵمانی بۆ چارەسەرکردنی کێشەکان چارەسەری وەختیە و دیسان بۆ هەفتە و بۆ مانگ و بۆ دوو مانگ و سەر هەڵەداتەوە. ئەو بە هەمان شێوە ئەم جارەش ئەوە بوو دیسان نووسراویچکان هێنابوو هێزی سوپای عێراقیان داوات کردو بۆ پەڵکانە لەوێ عەلی حەواس کە شێخی ئەوانە هەستاوە بە ئیعازی داوە پیان و بۆ تێکدانی وەزعەکانی ئەمە، ئەوان ئەزانی چیان پێ ناکرێ، بەڵام بۆ تێکدان ئیشەکەن هەستاوە بێ ڕێ لە جوتیاران بگیرێ، ئاو نەدرێت ئەو بەروبوومەی کە ئێستا هەیە بۆی وشک بێتەوە تا جوتیاران مەیز بلەوەی کە واز گوندەکان بێنە گوندەکان سۆڵکەن. بەڵام بەهێ توانای سەرکردایەتی یەکێتی و ئەندام پەرلەمانەکانمان لەگە قیادەی عەمەلیاتی کەرکووک و لەگە قاید فەرقە دانیشتن بۆ ماوەی 4 ساعت تا توانیان قەنەعەتیان پێ بێنن بۆ ئەوەی چارەسەری ئەم کێشانە بکرێت و لە مەحکەمە. ئەوە بوتیان ئێستا ئێمە مەجالی ئەوەتانە دێنێ ئەوانەی کە و شتانی کە کراوە ئەو زەرعات و گەنمە شامیانە ئەوانە ئا بدرێ، بەڵام ئەوانەی کە ڕابگیرێت ئێمە 25 قەتعەمانەیە کێشەی لەسەرە، هەر قەتعەی تەقریبەن 1000 دۆمە بێ، نزیکەی 2500 دۆنممان هەیە لە سنووری سەرگەڕان کێشەی لەسەرە. ئەم قەتعانە تا ئێستاکە یەکلا نەبووتەوە، مادەی سەدوسیش بۆمان یەکلای نەکردوێتەوە. زۆربەی زۆری ئەو عەرەبە هاوردانە مادەی سەدوسیلیان وەرگرتووە کەچی واز نایەن، ڕۆژانەی ئەومان لێکرد کە دەتوانن هێندە بە ئاسانی بێنە نێو ئەو زەویزارانی جوتیارە کوردەکانەوە یاساچیان بۆ دەکات؟ بەرپرسانی ئیداری ناوچەکە چی دەڵێن لەسەرم بابەتە؟ بۆچی هێندە ڕێگە پێدراون بۆ مزێ دەڕۆیانە عەرەبە هاوردەکان وەکو جەنابە باسی لێوەکەی؟ بەڵێ ئەمە ڕێگەی پێدراو لەلایەن هێز سوپای عێراقەوە، ئەو هێزی سوپای عێراق پاڵپشتیان لەوەی کە ڕێیان پێدەن و پاڵپشتیانن لەوەی کە شتەکە ئیشەکانی ئێمە ڕابگرد و پاڵپشتیوان بکەن، ئەوە مەرامی ئەوان جێبەجێ بکرێت. لەگەڵ محافزی کەرکووک بە هەمان شێوە ئەو نووسراوانەی ئەکرێ
نەوەتی نووسراوەکان لە پارێزگاری کەرکک و ئەکرێت بۆ نەحیە و پۆلیسی سەرگەڕان کە جێبێت بەڵام خۆشبەختانەوە شتا ئێستاکە توانیانە شتەکان بەو شێوەی مەمەرامی ئەوان جێبێنێ ئێمە توانیمان لەگە خەڵکی سەروی خۆمان هەوڵ بدرێ بۆ چارەسەرکردن بەڵام سوپای عراق پاڵپشتیان و لەگەڵ ئەوانە لەگە ئێمە نیە ئێمە ئەگەر بتوانین سوپای عراق بتوانین وا لێ بکەین تەداخلی ئیشی ئەمنی ئەوان بۆ پاراستنی ئەمنیەت هاتوونە بۆ ناتونە پاڵپشتی عەرەبی هاوردە بکەن و زەور مڵکوماڵی کورد لەوێ داگیر بکرێت باشە تا ئێستا چەندێک زەویزاری جوتیارانی کورد لەو ناوچانە داگیر کراون کاک ڕەمەزان چەند گوندنشینی کورد و ماڵ و حاڵی خۆیان بەجێهێشتووە وەڵا زۆربەی زۆری خەڵکی گوندەکانی سنووری ئەمە گوندەکانیان بەجێهێشتووە لە بەرەوەی هێز سوپای عراق دش بۆ خەڵکە ئیشەکات و لەگەڵ ئەوە شایە ئەوان بە بڕیاری پارێزگار هەوڵەدەن حتا تادید ئەویان کردو بە هێزی کەش تادیدمانیان کردووە لەگەڵ ئەوە شایە ئەنجا تا ئێستاکە 25 قەتعەمان هەیە کە مشکلەی لەسەر چارەسەر نەکراوە کێشەکان لەسەر ئەوانەیەکەکە 2500 دۆنم بەڵام ئێمە بۆکو بەهێزی گەل توانیمانە لەگەڵ سەرکردایەتی و ئەندام پەرلەمانەکانی یەکێتی تا ئێستا نەمان هێشتووە هیچ پارچە زەویەکمان لێ داگیر بکەن بەڵام ئەوان بەهێز و بە قوت وایان کردووە چەندی جار زەویەکانیان پێمان ڕاگرتووە یان شتێمی بیچڵن یان شتێمە ژمارەیان زۆرە ئەو عەرەبە هاوردانە لەو ناوچانەی لە پەلکانەیە لە سەرگەڕانە لە زۆربەی ناوچە گوندنشین و ناوچەکانی پارێزگای کەرکووکدان ژمارەیان زۆرە عەرەبە هاوردانە بەڵێ عەرەبە هاوردانە ژمارەیان زۆر زۆرە کە کاتی خۆشی مەجموعەیەکی زۆر هاتن بۆ گوندی بەڵێ هاتن بۆ گوندی پەڵکانە لەوێنە بەهێزی عەسکەری هاتنە ژوورەوە 15 ماڵن ئێستا لەوێ دانیشتونە ئەم 15 ماڵە قووەتی عەسکەری هێنای لێدانی ناوە و لەوێنە دیشتە جێبوونە بەڵام لە ڕاستیە ئەوان ئەگە هێزی عەسکەری نەبێت ناتوانانی بێنەوێنە ناتوان کێشەش بۆی مەبنێنەوە پاڵپشتیان هێزی عەسکەریە هێزی عەسکەریەکە وای لێیان کردووە کە پاڵپشتیان بێت تا بتوانن کێشە مشکلێ بۆ ئێمە بنێنەوە نەتوان جوتیارەکانی ئێمە بە ئیشەکانی خۆیان بکەن ئەو ماڵانەی کە هاتوونشە بۆ تێکدان هاتوونە بۆ هاتوونە وەزعەکان چارەسەر نەکرێت لەوێنە دایمە مشکلێت بێ بۆی خەڵکەکە بێزار بێت و بڕوا لەوێنە بامان شێوە ماوەیش پێشەساکە لە گوندەکانی کەش عەرەبی هاوردە هاتووە لێویستان خێماڵ بدەن لێویستان بمێننەوە خانوەکان داگیرکەن بەڵام خەڵکی بە شەرەفی ئێمە خۆیان هەموو هاتوون لەوێنە لە بەرامبەریان وەستان بەهێز و هێزی ئێمە ئەوە بۆ بەدار و بەبەرچوینە بەرامبەریان وەستین گوتمان ئەمە جێی باپیرانمانە قەت قبوڵ ناکەین خەڵکیش کە بەعسی هەنای لێرانە بەعسی بێ ئێستا بێتەوە گوندەکەمان لێ داگیر کاتە بامان شێوەی جاران ئێمە ئێرە چۆڵ بکەن هەر کاتێک ئێمە لەگە ئەسکەرەکەش قسەمان کردو پیانمان گوتووە ئەگەر ئێوە ئەتوانن نووسایەکمان بدەنێ بۆی ئێمە لێرە وەک جاران تەرحیلمان بکەن بە چاوان ئێمە ئەڕۆین بەڵام تۆبی بەوەی کە کاتێک ئێمە سەر و ئاگدارەکەینەوە تۆڵێ من هیچم نەکردو ئەمەش بەڕاستی بۆ بە کێشەیەک بۆمان ئەم چارەسەری ئەمە ئەم هێزە بێ بکرێت ئەمە لەلایەک لەلایچکە چارەسەر ئێمە لەم دانووسانی ئەم دوایە کردومانە لەگەڵ قیادەی عەمەلیات و لەگە قایدی فڕقەیە 4 ساعتوانیمانە کە بتوانین شوێنە کشتتوکالەکانمان ئابرین لەگەڵ ئەوەیە ئێستا ئێمە ئەوەی هەمانە ئەو 25 قەتعەیە ئەوان شکاتمان لێکرد ئێمەش دەبێ بالمقابل داوای مقابلمان هەبێت بەڕاستی زۆر سپاسی بەڕێز کاکفەهمی بەڵێ بورە بەڕێز کاکفەهمی بورهان وەزیری ناوچە کوردستانیەکانی دەرەوە قەولی پێداوین ئەوان کە کۆبوونەیەکی لەگەڵ مدیرنەحیە و قایمقامەکانی سنووری ناوچە کێشە لە سەرەکانی کردو ئێستاش لەگە پارێزەرەکانی سنوورەکە بە هەمان شێوە کۆبنەوەیکی کە ئاکات و بۆ هەمر سنوورێک مەجموعەیە پارێزەر ئەگرێت بۆی چارەسەری کێشەکان ئەو لەگەڵ لە دوای ئەوەی کە فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەوڵیاندا و بڕیاردرا ئەم کێشەیە چارەسەر بکەن ئیستا ڕەوشی ئەو گوندنشینە کوردانە لەو سنوورەیە چۆنن کاک ڕەمەزان هەمان کێشەیەش تا بوونی ماوە بەڵێ کێشەکە بوونی ماوە تا ئێستا تەواو نەبووە خەڵک لە قەلەقە ئەژێت
ئەوە نییە کە بڵێ کۆتاییمان بە شتەکانی نابێت لەبەرەوەی شتەکان کۆتایی پێ ناتووە محکەمە و پارێزگار تا ئێستا لە هەوڵی ئەوەدان کە بە قازانجی ئەوان بشکێتەوە بەڵام ئێمە هەوڵی زیدیمان داوە لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و سەرکردایەتی یەکێتی بۆ چارەسەرکردن و ئێمە وەکو قیادەی یەکێتی چووە لە بەغاش داوای لیان کردووە گوتێتی کاکە ئەم چێ هەتا ئەوە ئەندام پەرلەمانەکانمان وەزیری بەرگری عراقشیان بینیوە لێ قسەیان لەگەڵا کردو وتیانە بەڕاستی سوپاکەتان دەداخولی کێشەی مادەی 140 دەکات ئێمە مشکلەکانمان لەوێ بەڵام بەڕاستی مادەی 140مان تەبعید نەکرێتەوە کێشەکانمان بۆ ئاسان نییە چارەسەرکردنی ئێستا نزیکەی 10,000 معاملەی مادەی 140ەیە کە ئیشەکانی تەواو بووە تەنها پارەی بۆ تەرخان نەکراوە ئەگەر بێت و لە بودجەی ئەم ساڵە پارەی بۆ تەرخان بکرێ ئەتوانن تەعویزی ئەوانە بکرێتەوە ئایا چ کوردەکان بێ بۆ گەڕانەوە چ عەرەبەکان بێ بۆ تەعویز بکرێن بۆی بگەڕێنەوە شۆری خۆیان هەندێکیان مادەی 140 وەرگرتووە بەڵام هەندێکیان وەریان نەگرتووە ئیدعای ئەومان لێکەنەڵێ ئێمە تا ئێستا وەرمان نەگرتووە معاملەکان کراوە ئەگەر بێت و داوا بکرێت ئەمادەی 130 تەبعید بکرێتەوە پارەی بۆ تەرخان بکرێ بەشک و ئەو کێشانە لەوانەیە بڵێم 150 کۆتایی پێدی و چارەسەری هەندێکی کرێ بەڵام هەندێکی سیاسیە ئێمە داوا لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارەکانی خۆمان لە عێراقەکەین کە هەوڵێکی جدی بدرێ بۆ تەفعیلکردنی لێژنەی پەرلەمانیەکە و لێژنەی حکوومەت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڕاستی لێژنەی پەرلەمانی بدا بۆ چارەسەرکرد لەگەڵەوەی کە ئەم کێشەیان هەیە جوتیاران پرسی بە عەرەبکردن و داگیرکردنی زەوی وزارەکانیان ئەمێ بزانم جوتیاران لە سنووری کەرکووکە شایستەدارایەکانیان وەرگرتووە جوتیارانی کەرکووک بەڵێ بەڵێ جوتیارە کوردەکانی کەرکووک بە تایبەت ناوچەی سەرگەڕان منطقەی سەرگەڕان ئێمە سەتا لەوانەیە 20مان مادەی 140 وەرگرت بێ تا ئێستا کێشەی ئەوەمان ماوە جوتیارانی سنووری سەرگەڕان مادەی 140 وەرنەگرتووە معاملەکانیشمان تەواو کراوە بەڵام نەدراوە پێمان ئەمە وەکو سنووری سەرگەڕان بەڵام عەرەبەکان تقریبان بڵێن 150 ئەوان وەریان گرتووە 150یان ماوە لە سنووری ئێمە بەڕاستی حەقە شتەکانمان بۆ ئاسان بکرێتەوە بەشک و بۆچی شایستەداراییان وەرنەگرتووە جوتیارانی کورد ئێمە بەڕاستی مشکلەیەکمان هەبوو ئێمە کاتی خۆی داوایان کردووە تعدادی 50 تعدادی 50 لە کاتی 50 سەرگەڕان سەر بە کەرکووک نەبووە سەرگەڕان سەر بە هەولێر بووە باشە ینی ئێمە ئەوە قانون یانی لەو کاتی کە 50 تعدادی 50 کراوە خەڵکی سەرگەڕان تعدادی 50 لە هەولێر کردووە ئەمە خەتای ئەو نیە دەسەڵاتی ئەو نیە ئەو کات سەرگەڕان سەر بە هەولێر بووە دوای ئەوەی کە بە قەراری ئەوەی کە حکوومەتی بەعس کە گەڕاندوێتیەوە لەبەری ناوچەیەکی نەوتیە و ناوچەیەکی بەواریداتە تقریبا نزگەی 100 دەبیرە نەوتی تێدایە هەستان و گەڕاندیان سەر کەرکووک خەڵکەکەی تعدادی 50 سەر بە هەولێرە سەر بە کەرکوونی ئێستا ئەو کتابەکە کراوە تا چۆتە بەغاوت موافقی لەسەر کراوە تا بۆ چارەسەرکردنی و کێشانە ئەو کات کە پارەکە درا دوای ئەوەی کە ئەو مادەی 130 خەڵکی سنووری ئێمە کرا بڵێن تقریبا کێشەکانمان لە کۆتایی بوو مادەی 130 سەحب کرا کۆتایی پێات ئێستا کێشەکانمان ماوەتەوە تقریبا 10,000 فایل لە مادەی 130 تەواو کراوە شایستەدارایەکانی وەرنەگرتووە باشە گەنمەکانیان لێ وەرگیراوە کاک ڕەمەزان بەڵێ گەنم لە جوتیارانی کورد وەرگیراوە ببوورە گەنم وەرگرتن ئەزانی چۆنە ئەم ساڵ گەنممان لێوە گیرا ئەم ساڵ لەبەری کە خۆی واریداتی گەنم کەم بووە گەنم کەم بووە لە هەر شوێنێتۆ وەرجرا بەڵام ساڵانی پێشوو خوتیان بۆ نەکردوین گەنمیان لێ وەرنەگرتوین خوتەی خەڵک گەنمەکانمان تەسمیلی سایلەوە کردووە یا خود بە بازاری ڕەش فرۆشتماتەوە بەس کەمتری سعری کەمتر خەڵک چۆتە وەری تەسمیلی کردوێتەوە تاجرەکان بەڵام ئەم ساڵ خۆی حکوومەتی عێراق خۆی داوای کردووە لە هەر شوێنێ بێ گەنمە لەبەری ئەم ساڵ بەروبی گەنم زۆر کەم بوو تەنها ئەوانەی کە بەراو بوونا دێمەکان هیچی نەبوو بۆیە لێمانیان وەرگرتووە بەڵام ئەوان خوتیان بۆ نەکردوین تا ئێستاکە
داواشمان کردو کە تاکە تا بڵێن نەکرێتە ناخوتەوە شتەکانمان بۆ لا نابێت ئەمە شتێکی کاتیە بۆ ئەم ساڵ بۆ نەوترا بۆ ساڵانی کەژویان وەربگیری و داخلی خوتە بکرێن مشکلەکانمان لەوەیە تا ئێستا ئێمە ئیشەکانمان بۆ نەکراوی شەکانمان ڕاوەستاوە. باشە کاک ڕەمەزان من زۆر سپاس دەکەم کە لەم تەوری بەرنامەکەمانە ئامادە بووی ماندوو نەبی دیارە ئێمە چەند جارێکی تری شەرخۆم لەم بەرنمەیە چەند جارێک تر تیشک بخۆتە سەر کێشی جوتیارانی کورد لە کەرکووک و لەو ناوچانە کە ئەم گرفتیان هەبووە دووبارە زۆر سپاس بۆ ڕێمەزان عوسمان کە بە ڕێزیان لێ پرسراوی کۆمیتەی سەرگەڕان بوون ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانی من بوون ماندوو نەبن